بینەرانی بەڕێز و خۆشەویستی ڕێگا لە هەرچێکن سڵاو و خۆشەویستیتان پێشکەش بێ بەختەوەر و شادمانی لاڵقەیەکی تازەی ئەڤڕۆ بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. بەڕێزانم بۆ ئەڤڕۆ هەڵوەستا لە سەر ڕاگەاندنی نێوەندی سێکۆلار لە کوردستاندا دەکەین. ناوەندی سێکۆلار لە چەند ڕۆژی ڕابردوو ڕاگەاندراوە و تایدا دەستەیە کە ئەم ناوەندەیان ڕاگەاند و ئاماژە بۆ دەکەن کە ئەمە سەرەتایەکە بۆ ئیش و کارەکان لە ئایندەدا لە چوارچێوەی دەستەیەکدا یاخود لە چێوچێوەی نێوەندی سێکۆلار لە کوردستاندا. ئایا ڕاگەیاندنی سێکۆلار یان ناوەندی سێکۆلار ئامانج و تێڕوانینەکانی چین؟ ئامانج لە کارەکانی نێوەندی سێکۆلار لە کوردستان هەروەها بۆچی پێویستە لە ئێستادا؟ ئایا بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و بارودۆخ بە شێوەیەکی گشتی لەبارە بۆ ناوەندێکی وە؟ زمینەیەکی لەبار هەیە بۆ یان زمینەیەکی لەبار ڕەخسەندراوە بۆ ئەم ناوەندە یاخود ئەو ناوەندە لە سەرەتاوە پێگە و جێپێی هەیە لە کوردستاندا. گفتوگۆ دەکەین لەم بارەیەوە بە تایبەت لە بارەی ڕاگەیاندنی نێوەندی سێکۆلار لە کوردستاندا لەگەڵ زۆر بەڕێز گۆنا سەعید ئەندامی دەستەی دامەزرێنەری بۆردی نێوەندی سێکۆلار لە کوردستاندا. گۆناخان ئەم کاتە باش و دەکرێت ئاماژە بۆ بکەین ئامانج و کارەکانی نێوەندی سێکۆلار لە کوردستاندا چییە؟ بەڵێ ئەم کاتەی ئێوەش باش زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی ڕێگا بۆ بەڕێخستنی ئەم دەرفەتە. ئامانج لە پێکهێنانی ناوەندی سکولار لە کوردستان هەموو ئەو خاڵانەیە کە لە گەڵاڵەنامەی سکولاریزم لە کوردستان هاتووە کە ئەویش بریتیە لە جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت و چەسپاندنی لە دەستوردا، هەروەها کارکردن بۆ کاریگەریدانان لەسەر دەسەڵاتی سیاسی، لەسەر پەرلەمان، لەسەر ڕای گشتی و لەسەر سیستەمی خوێندن و پەروەردە بۆ گۆڕینی بە هەموو ئەم سیستەمانە بە سیستەمێکی سکولار لە هەرێمی کوردستانە و ئامانجی بەرگریکردنە لە سکولاریزم وەک پرەنسیپ و سیستەمێکی با بڵێن ڕێگەیەک بۆ ڕێخستنەوەی ژیانی کۆمەلگا و ئیدارەکردنی بە شێوەیە کە پێکەوە ژیانی هەموو ئینسانەکان بە هەموو ئەو جیاوازیانەوە کە هەیانە لە دین، لە ڕەگەز، لە توانایی، لە با بڵین لە جیاوازی بیرڕا بتوانن پێکەوە لە ژێر سایی دەستورێکی سکولاریستیە ژیان بەسەربەرن و لە بەردەم یاساکانە یەکسان بن. بەڵێ بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان وای کرد کە ئێوە لە ئێستادا ئەم نێوەندە ڕابگەێنن یاخود ئەوەیە کە دۆخی کوردستان و هەروەها بوارە کۆمەڵایەتیەکەیشی ئەوە دەخوازەیە کە لە ئێستادا ئەم ئێوەندە ڕابگەێنرێ؟ بەڵێ بە بڕوای من دەمێکە کۆمەڵگەی کوردستان لە بەردەم کێشمەکێشێکی گەورایە، ئەویش ئەوەیە کە کۆمەڵگەیەکت هەیە کە پڕەتی لە سیمای مەدەنیەت لە پێشکەوتن خوازی و هەروەها لە چەند ساڵی ڕابردووە کرانەوەی بەڕووی دنیای دەرەوەیە لەباری گەشەی ئابووریەوە، لەباری تەکنەلۆژیەوە، لە هەموو ئەو بارانەوە و هەروەها بەشداری ژنان، دروستبوونی بزوتنەوەکانی با بڵێن یاخود ڕێکخراوەکانی ژنان، ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و جوڵانەوەی جۆرا و جۆر کە باز لە مافی تاکە کەس لە ئازادی و هەروەها لە پێشکەوتن خوازی ئەکات لە نێو کۆمەلگا ئەمە بەشێکن لەو جوڵانەوە سەرەکیانەی کە هەیە. لەو لاشەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە هەمان شێوە دەسەڵاتێکی سیاسیت هەیە کە ئەم دەسەڵاتە خۆی لە چەندین کێشمەکێشی ناوەکی هەیە، کێشەی زۆرە، چەندین با بڵێن بە شێوەیەک ئیدارەی ئەم کۆمەلگایەکە کە خەڵک تایە ناتوانێت بەهرەمەند بێ لەو ماف و ئازادیانی کە پێویستێتی و بەهرەمەند بێ لە ژیانێکی شایستە و لە هەمان کاتە هەرم دەسەڵاتە و بەبوونی چەندین هێزی ئیسلامی سیاسی هەروەها توانیویانە هەژمونێکی دینی بسەپێنن بەسەر هەموو بوارەکانی ژیانی تاکە کەس و ژیانی کۆمەڵایەتی و ژیانی سیاسی لە نێو کۆمەلگایە بەو معنایی کە هەژمونی دینی و تاکە دینێک کە دینی ئیسلامە لە نێو دەستور و لە نێو یاساکانە لە نێو بەڕێوەبەر و ئیدارەیە و هەروەها خاوەنی وەزارەتێکی ئەوقافە خاوەنی دەستگای ئەمانە و چەندین ئەم هەژمونە و ئەم کێشمەکێشە دروستکە. بەڵێ لایەنە سیاسی دینیەکانیش تێبینیان لەسەر حکومڕانەتی
حکومەتداری لە هەرێمی کوردستان هەیە بەوەی کە پەنجەی ئەوەی بۆ درێژ دەکەن کە ئەم سیستمێکی سێکولارە و سیستمێکی ئەلمانیە لە کوردستاندا بەڕێوە دەچێت. بەڵێ بەڵام یەکەم و سەرەتاترین بنەمای سکولاریزم و سیستەمێکی سکولاری ئەوەیە کە دین جیا بکاتەوە لە دەوڵەت، دین جیا بکاتەوە، هەژمونی دین جیا بکاتەوە لە دەستور و لە یاساکانی. ئێمە بەو پێی کە دەسەڵات لە هەرێمی کوردستان هیچ کاتێ ئەم کاری نەکردووە و نەکەر ئەو بەڵکو هەموو ئەو دەوڵەتانی کە پێشتر لە خۆرهەڵاتی ناوەڕاستە خۆیان بە ئیلمانی ناساندووە نەیانتوانیوە دین لە دەسەڵاتی خۆیان جیا بکەنەوە، بەو پێەیە ناچنە خانەی دەسەڵاتێکی سکولار یا ئەلمانیەوە. ئەوەی کە ئیسلامیەکان یاخود هێزە ئیسلامیەکان ئەم گلەیە ئەکەن هی ئەوەیە کە لەوانەیە دەسەڵاتی سیاسی لە هەرێم بەقەدەر خواستی ئەوان دینی نەبێت، بەقەدەر خواستی ئەوان بۆ نمونە لە جیاتی لەسەر مەسلەی دزیکردن لە جیاتیەوەی دەستی کەسێ ببڕێ سزایەکی جۆرێکی تری بۆ بەخشیوەتەوانێ، یاخود لەسەر مەسلەی فرەژنی لە جیاتیەوەی بە تەواوی ڕەهایکە لە بەردەستی پیاوانە هاتۆ هەندێک ڕێگری بۆ داناوە، بۆیە ئەوان لەم کەم و کورتیانە ناڕازی، کەواتە دەکرێت کەم و کورتیانەی دەسەڵاتی سیاسی کەواتە دەکرێت لە ناوچەکەدا ئەو سیستمە حکومڕانیەی کە بە هەرێمی کوردستانیشەوە کە لە ڕابردوودا پێڕەو کراوە لەسەر سکولاری یان ئەلمانی حساب نەکرێتن و ڕووە ڕاستەقینەکە ئەلمانیت پێشان بدرێت لە ڕێگەی هێنانەکایی دەستورێکی مۆدێرن، هەروەها دەستورێکی پێشکەوتنخوازی لە هەرێمی کوردستاندا و حەقیقەتیە ئەلمانی و سێکۆلاریزم یان سێکۆلار پێشانی کۆمەڵگە بدرێت. بەدڵنیایی من پێم وایە ئەو ڕژێمانەی پێشوو لە خۆرهەڵاتی ناوەڕاستە و دەسەڵاتی ئێستەی هەرێم بە جۆرێک فەشەلیان هێناوە لەم تێکەڵەیە لە نێوان بڕێک لە بابڵین لە کرانەوە بە ڕووی دنیای سکولاریزم و بڕێکی زۆر لە سەپاندنی دین لە نێو یاسا و دەستوریانە تێکەڵەیەکیان دروست کردووە کە فەشەلی هێناوە کە تایە بە بڕوای من یارمەتی یاوە کە لە پێشتا هێزە ئیسلامیەکان وەکو معارەزە وەکو ئۆپۆزیسیۆن گەشە بکەن و ئێستا بۆ نمونە لە ڕێکخراوەی تیرۆریستی وەکو داعش دێنەوە مەیدان بە شێوەیە کە بەوەش ڕازی نین کە ئەو بەشیان لە دەسەڵات پێ بدرێ، بۆ نەوەکو هێزە ئیسلامیەکانی تر وەکو حیزبە ئیسلامیەکان کە بەشێ لە دەسەڵاتیان پێدراوە بڕێک لە دین چەسپاوە لە نێو یاسا و دەستورەکانە، بۆ نمونە هێزەکانی تری ئیسلامی سیاسی بەوەش ڕازی نین ئێستا ئەیانەوێت دەسەڵات خلافەتی ئیسلامی دروستکەن و دەسەڵاتی تەواو بابڵین بخەنە قۆرخکەن بەهۆی دەسەڵاتی یاساکان بکەنە شریعەتی ئیسلامی بە تەواوی. بە بڕوای من ئەمە تەناقوزێکی گەورەی دروست کردووە، کێشمەکێشێکی خستۆتە بەردەم ئەم دەسەڵاتانە کە ناتوانن ئیتر بەم شێوەیە بەردەوام بن و سکولاریزم بە معنای جیاکردنەوەی دین بە تەواوی لە دەوڵەت لە سیستەمی خوێندن و پەروەردە لە دەستور بەم مانایە لە ژیانی گشتی و ناردنەوەی دین بۆ ئەوەی کە کارێکی تاکە کەسی بێ و ئینسان بە ئازادیەوە بتوانێ دین و بیرروباوەڕی خۆی ممارەسە بکە، ئەمە تەنها ڕێگەیە کە بتوانێت تەنانەت لە خەتەری ئێستای بابڵین فکری داعشی و یاخود فکری خلافەتی ئیسلامی کۆمەڵگە ڕزگار کات. بەڵێ کەواتە دەکرێت بپرسین ڕاگەاندنی نێوەندی سێکۆلار پەیوەندێکی هەیە بە بارودۆخی داعش و هاوشێوەکانی؟ بەڕێزم من پێشتر وابزانم هینەکەم تەواو نەکرد وەڵامی ئەو پرسیارەت باسی ئەوم کرد کە چەنەها ساڵە خەڵک دەرگیری ئەم کێشمەکێشەیە، بەڵام ئەوەی کە لەم ساڵە سەیرەکەین لە هەمان کاتا کە ئێمە وەکو ناوەندی سکولار لە کوردستان خۆمان ڕاگەیاندووە لە چەندین شوێن گروپ و ڕێکخراوی جۆراوجۆری تر هەیە کە باز لە سکولاریزم و لە ئەلمانیەتەکەن، هەر ئێستا لەسەر ئاستی عێراقا چەند کەسێک هەیە چەند پیاوێکی دینی هەیە کە باز لە سکولاریزمەکەن وەکو چارەسەرێ بۆ سیستەمی سیاسی لەسەر تاسەری عێراقا و ئێمەش باز لەواکە لە هەرێمی کوردستانە دلیلی ئەوەیە کە هاتنی داعش و شەڕی داعش کاریگەریەکی زۆری داناوە لەسەر کۆمەڵگاکان، لەلایەکەوە مەترسیەکی گەورەی دروست کردووە لەسەر فکری داعشیزم. ئەگەر من باز لە هەرێمی کوردستان بکەم لەسەر فکری ئەوەی کە جیهاد و توندڕەیی و سەپاندنی یەکدانە ئایدۆلۆژی یەکدانە بیرروباوەڕی دینی بەسەر هەموو تاکەکانی کۆمەلگایە و قبول نەکردنی هیچ جۆرە جیاوازیەک، ئەمە مەترسی گەورەی لە نێو کۆمەڵانی خەڵک لە کوردستان دروست کردووە و مەترسی ئەوەی کە ئێمە بەداخەوە چەندین گەنجمان هەیە کە ڕۆیشتونەتە لە نێو ڕیزەکانی داعش شەڕەکەن، ئەمەش مەترسیەکی ترە.
و هەروەها لەلایەکی ترەوە سیرەکەین ئێمە کۆمەڵێکی زۆر هێرش و سوکایەتی و ئەمانە لەلایەن بانخوازانی دینیەوە ئەکرێتە سەر ئازادیەکان سەر ژنان سەر سیماکانی کۆمەڵگەی مەدەنی لە کوردستانە ئەمانە وای کردووە. بەڵێ دەکرێت بڵێن مەترسی داعش هەر بەتەنها مەترسێکی سەربازی نییە لەسەر هەرێمی کوردستان لە تەک ئەوەی کە مەترسێکی سەربازیە مەترسێکی فکریشە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە؟ بەدڵنیاییەوە وایە و من بەدڵنیاییەوە مەترسی داعش تەنها لەسەر سنوورەکان نییە تەنها چەکداری نییە بەڵکو ئێمە ئاگامان لێبوو کە لە نێو میدیاکانەوە بە پێی قسەکانی وەزارەتی ئەوقاف پێشتر بینینی ڤیددیۆکانی مەلاشوان و هەروەها بیستنەوەی ئەو هەواڵانی کە وەکوتم چەند سەد گەنجێک لە کوردستانەوە چوونەتە نێو داعش ئەمانە مانای وایە کە ئێمە لە ڕێگەی ئەم دام و دەستگا دینیانەی کە چەندەها ساڵە بە یارمەتی دەسەڵات و بە یارمەتی هێزە ئیسلامیەکان هەژمونیان بەسەر با بڵێین فکری گەنجانە کردووە و گەنجان بە شێوەیەک هان ئەدەن بۆ فکری نەک تەنها تونڕەوی بەڵکو بۆ فکرێک کە هیچی تر قبوڵ ناکە وای کردووە کە خەڵک هەست بە مەترسی بکە بەڵام لە هەمان کاتا وای کردووە کە پرسیاری جددی لەلایەن خەڵکەوە دروست بێ لەسەر ئەوەی هەتاکەی و هەتاکۆ ئەمە ئەڕوات ئەم هەژمونە کە دروست کراوە ئەم سەپاندنە کە کراوە بەسەرم کۆمەلگای کە کۆمەلگەیەکی من پێشتر باسم کرد مەدەنی و تا ڕادەیەک دیاردە مەدەنیەکان ئازادیەکان تایە خەڵک لایەنیکەم لە ژیانی تایبەتی خۆیان پاراستوێتی هەتاکەی ڕێگە بدرێ کە هێرش بکرێتە سەریان کە سوکایەتی بە بنەماکانی مافی مرۆڤ و ئازادی بکرێ و ڕێگە بدرێ کە ئەم چەند سەد کەسەی چوونەتە ناو داعیشە و ژمارەکانیان زیاد بکە. مەترسیەکان لێوەیە ئێمە بینیمان ئامار درا لەسەروی 50,000 قوتابی لە خوێندنگای با بڵێن ئاساییەوە چوونەتە دەرەوە لە چەند ساڵی ڕابردووە لە کاتێکا 40,000 منداڵ چوونەتە نێو حوجرەکانەوە دەرسی دینیە خوێنن هەموو ئەمانە ئەوەمان پیشانەیە باشە ئێمە بەرەو چ داهاتوویە گەڕۆین بەرەو چ ئایندەیەک ئەڕۆین بۆیە ناوەندی سکولار لە کوردستان هەوڵەیە ئەم ڕۆشنگەری و معریفەیە بڵاو کاتەوە هەوڵەیە ئەم هوشیاریە بداتەوە بە کۆمەلگاکە ئەبێ لە شوێنێکە سەپاندنی ئەم هەژمونی دینیە بوەستێندێ بڵێ بەڕێز گۆنا ساید کەواتە دەکرێت بپرسین ئەم ناوەندە ناوەندی سکولار لە کوردستان تا چەند دەتوانێت شەڕی فکری توندڕەوی داعش بکات بەڵێ گۆناخان وابزانم هەڵەیەشی هوەری هەیە لەگەڵمان ئەگەر لەگەڵمان بەردەوام بن و هاوڕێیانم بتوانن بارودۆخەکەی تەکنیشەکە ئاسایی بکەنەوە بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکەم بداتەوە بەڕێز گۆناخان بەڵێ گۆناخان نازانم تا چەند گوێ لە پرسیارەکەم بوو بەوەی کە ناوەندی سێکۆلار تا چەند دەتوانێت شەڕی فکری توندڕەوی داعش بکات بەڵێ کاکی وە مەسلەی داعش مەسلەیەکی لەوانەیە کاتی بێ ئەو فکرەی هێناوێتی لەوانەیە توندڕە و کاتی بێ کاریگەریەکانی مەسلەی ناوەندی سکولار لە کوردستان ئێمە ئەمانەیە ناوەندێکی استراتیژی دامەزرێنین کە نەک بە تەنها بەرەو ڕووی ئەم فەزایە بێتەوە کە هاتنی داعش و ئەمانە دروستی کردووە بەڵکو ئێمە زیاتر مەسلەمان ئەوەیە پەیامێکی ئەرێنیمان پێ ئەمانەوێ سیستەمێک دامەزرێنین کە سکولار بێ و سیستەمێک دامەزرێنین کە لەسەر بنەماکانی مافی مرۆڤ و مافی هاوڵاتیبوونی یەکسان بتوانێت مامەڵەی هەموو ئینسانەکان لە کۆمەلگە لە هەرێمی کوردستان بکا بۆیە ئامانجی ئێمە تەنها ئەوە نییە لە ئێستاە دەبێت باز لە مەسلەی فکری داعشیزم لە فکری داعش بکەین و دەبێت بەرەو ڕووی بینەوە و لە هەوڵی ئەوە ئەبین کە لە ڕێگەی پرۆژەکانی ناوەندەوە لە ڕێگەی هاوکاری خەڵکانی پسپۆر و بەتواناوە لە هەرێمی کوردستان لە ڕێگەی چالاکیەکانی میدیایی و ڕۆشنگەری ئێمە لە ڕێگەی ئەم کار و چالاکیانەی کە ئەیکەین هەوڵ بین هوشیاری لەسەرەوە بڵاوکەینەوانێکە چیتر گەنجانمان نەچن بە دوای فکری جیهادی و فکری داعشی بەڵام ئەمە تەنها شتێکی کاتیە وە گوتم ئێمە ئەبێ بەرەو ڕووبینەوە لەگەڵ تەواوی ئەو دام و دەستگایانە نەک شەڕیان بکەین بەڵکو داوا بکەین کە سیستەم ئەبێ سکولار بێ دەستور ئەبێ سکولار بێ و یاساکانمان ئەبێ سکولار بێ هەر کەس ئازادە لە ممارەسەکە هەر کەسێ ئازاد بێ لە ممارەسەکردنی دینی خۆی بەڵام دین بچێتەوە ئەو جێگەیی کە
پەیوەندی ئینسان تاک خۆیەتی بەڕۆحێەوە و بەوەی کە بڕوای پێیەتی و دین نەکرێتە یاسا و قانون بەسەرسەری خەڵکەوە هەتا نەتوانێت فکری داعشیزمیش بەرهەم بێنێ لە کۆمەلگایە. کەواتە ئەمانەی کە بەڕێز داماژە پێ دەکەی هۆکارن بۆ ئەوەی کە هەندێک لە ئیسلامیەکان دژایەتی یان لایەنە ئیسلامیەکان دژایەتی خەڵکانی سیکولار و ئەلمانی بکەن. بەڕێزم ئیسلامیەکان لە هەموو حاڵەتێکە دژایەتی سکولار و ئەلمانیەکان هەر ئەەکەن. لێرە مەسلەیەکەیە کە ئێمە ئەمانەوێت لە ڕێگی ناوەندەوە ئەم شتە بۆ کۆمەلگەی کوردستان ڕۆشنکەینەوە. پێناسەکردنی سکولاریزم هەتا ئێستا لە کۆمەلگەی کوردستانە لە زمانی نەیارانی سکولاریزمەوە کراوە. لەو زمانەوە کراوە کە خۆی چاوی هەڵنایە بە پێشکەوتن خوازی، بە مەدەنیەت، بە ئازادی خوازی، بە لابردنی دین لە دەسەڵات و لە دەوڵەتە. وە کاتێک ئەو دێت پێناسەی ئەکا بە دڵنیایی بە شێوەیەک پێناسەی ئەکا کە لە بەرچاوی کۆمەلگەی بخە. ئێمە دەمانوێت ئەم پێناسەیە تازەکەینەوە. ئێمە دەمانوێت ئەو پێناسە مێژوویە، ڕەسەنە، ڕاستەقینەیە بێنینەوە نێو کۆمەلگەی کوردستانەوە کە سکولاریزم خۆی چییە؟ سکولاریزم کە هیچ سەر بە هیچ ئایدۆلۆژیایەکی تایبەت نییە، کە تەنانەت سکولاریزم بریتی نییە لە ڕەتکردنەوەی دین بەڵکو وەیان دژایەتیکردنی دین، بەڵکو سکولاریزم سیستەمێکە کە تایە ژیانی کۆمەلگەڕێک ئەخا بە هەموو جیاوازەکانیەوە بەو مانایی کە خەڵکانی دیندار، خەڵکانی سەر بە دینە جیاوازەکان و خەڵکانی بێباوەڕ و خەڵکانێک کە لەم نێوانەیە هەم لەوانەیە شتێک خۆیان بە دیندار بزان و شتەکەی تریش خۆیان بە ئازادی خواز سکولار بزان کە لەم جۆرە خەڵکەمان ئێمە لە کۆمەلگەی کوردستان زۆر زۆرە بتوانن بە ئاسوودەیی بژین. مەبەستم لەوەیە دیاردە مەدەنیەکان، ئازادیەکانی تاکە کەس کە خەڵک ئێوێ و خوازیارەتی بتوانن بەرگری لێ بکەن لە ڕێگەی یاساکانەوە بپارێزرێت و لە ڕێگەی دەستورەوە مافی هەموو کەسێ بپارێزرێ لە ئازادی بیرکردنەوە، لە ئازادی ڕادەربڕین، لە ئازادی فەردی و گشتیەکان. بەڵێ لە ڕابردوودا پرسیارێکم ڕەسە کردی، بەڵام لە ئێستادا دەکرێت بە شێوەیەکی گشتگیرتر لەسەرەوە هەڵوەستە بکەیت. ضرورەتی کۆمەڵایەتی و فەرهەنگی گەشەکردنی نێوەندێکی وە لە کوردستاندادا تا چەند ینی گەشتبینن پێی؟ من گەشتبینم بەوەی کە سەرەتایەکی باشمان دەست پێ کردووە. گەشتبینم بەوەی کە لە دوێنێ کە ئێمە ئەو ناوەندەمان ڕاگەیان لە شاری سلێمانی، لە شارەکانی هەولێر و کەرکووک و ڕانیە و کەلارەوە خەڵکێکی زۆر بەشداریان تیا کرد. کاکی وا بە سەدان نامەی پشتیوانی ڕێکخراوەکان، هەروەها چەند لایەنێکی سیاسی و خەڵکانێک کە خۆیان لە تینووی ئەم دەنگەن لە کوردستانات پشتیوانەیەکی زۆر بەرفراوان کراوین. ئەوەی کە تا چەند ئەتوانێت کاریگەر بێ بە بڕوای من پەیوەستە بەوەی کە تا چەند ئەم کۆمەڵە لە خەڵک کە هاتوون بەدەم ئەم بانگەوازە ئەم ناوەندەی ئێمەوە بتوانن جدی بن لەسەر ئەوەی وە ئەم ناوەندە بە ناوەندی خۆیان بزانن، نەک بە تەنها ئەوانەی کە ئێمە دەنگمان پێگەیشت لە ڕێگەی لە دوێنێ لە ڕاگەیانەکە و لە ڕێگەی میدیاوە، بەڵکو ئەوانش کە لە داهاتووە ئێمە کارەکەین لەسەرەوەی دەنگی خۆمان بگەێنین بە هەموو ئەوانەی کە بڕوایان بەوە هەیە کە ئێمە ئەتوانین سیستەمێکی سکولارمان هەبێ. سەرکەوتنی کارەکانمان پەیوەستە بێ بە کارکردنمانەوە لە داهاتووە، پەیوەستە بێ بۆی کە چەندە پرۆژەکانمان ئەبینە پێشەوە و بە جورئەتەوە کارەکەین لەسەر ئەمە و خۆمان بە خاوەن حەقە زانین، خۆمان بە خاوەن مافە زانین و جورئەت پەیاکەین لەوەی کە ئەمە شتێکە خۆشەویستە لە لامان. شێوەی ژیانی مەدەنی لە کۆمەلگەی کوردستانە ساڵهای ساڵ توانیوەتی جێگەی خۆی بکاتەوە لەم هەرێمەیە و 23 ساڵ 24 ساڵە سەپاندنی هەژمونی دین بەسەر هەموو ژیانی کۆمەڵایەتی و یاسایی و لە هەموو بوارەکانی ژیانە نەیتوانیوە خەڵک دابڕێنێ لە مەدەنیەتی خۆی، خەڵک دابڕێنێ لە پێشکەوتن خوازیەکەی، لە ئازادی خوازیەکەی. ئەمە ئومێدە بە بڕوای من، ئومێدێکە کە ئێمە هەمانە دەستمان بۆ کارەکە بردووە، سەرکەوتنەکەی پەیوەستە بەوەی کە بەردەوام بین و جددی بین و خەڵک بێت بەدەنگ کارەکەمانەوە. یەکێک لە خاڵەکان و یا ئامانجەکانی نێوەندی سکۆلار لە کوردستان جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت و چەسپاندنی لە دەستور. ئەمە چ خێروبێرێکی بۆ کۆمەلگەی کوردستان هەیە؟ دەکرێت زیاتر قسە لەسەر ئەمە بکەن، چونکە زۆر جار وەکو بەڕێز داماژت پێ کرد هەمیشە لایەنە دژە سکۆلارەکان، دژە ئەلمانەکان لایەنێکی ناشرین یان بەرجێکی ناشرین یان خستۆتە بەری سیکۆلار و ئەلمانیەتەوە.
دەکرێت ئێوە وەکو ئەمەژەیە کە بەوەی خەڵک حاڵی بێ لەوەی کە بۆچی دین لە دەوڵەتە جیا بکرێتەوە سوودی بۆ کۆمەلگا چییە؟ بەڵێ کاتێ دەڵێن جیاکردنەوەی دین لە دەوڵەت بۆ مانایی کە تۆ دەستورەکەت لەسەر بنەمای یەکسانی مافی هاوڵاتی بوونی یەکساندا ئەڕێژیت لەسەر بنەمای یەکسانی ژن و پیا و نێرومێدا ئەڕێژیت لەسەر بنەمای پاراستنی ماف و ئازادیەکانی تاکە کەسدا ئەڕێژیت کاتێک کە کۆمەلگە ئەمەی هەبێ بە بڕوای من هەموو ئینسانی قازانجەکالەی هەموو ئینسانی کۆمەلگەی کوردستان قازانجەکالەوەی کە بۆ نمونە ئێمە هەمومان نەزانین کە ژنان بۆ نمونە ژنان وەک بەشێکی سەرەکی ئەم کۆمەلگایە گیریان خواردۆ بەدەست یاساکانی باری کەسێتیەوە گیریان خواردۆ بەدەست یاسای سزادانەوە بەدەست ئەم هەموو هەڵاواردن و جیاکاریەی کە لە بەرامبەریانەکرێ لە مەسلەی زەواجە لە مەسلەی جیابونوۆیە لە مەسلەی سەرپەرشتی مناڵە لە مەسلەی میراتیە بەڕێزم لە مەسلەی فرەژنیە لە هەموو ئەم مەسەلانە کە هەموو ئەم بنەمایانە لە یاسایە پشتی بەستۆ بە شریعەتی ئیسلامی و بەدین تۆ بێنە بەرچاوی خۆت ئەگەر ئەمانە لا ببرێ و وەکو یاسایەکی هاوشێوەی پەیمانی کۆمەڵایەتی کانتۆنی جەزیرە کە تایە یەکسانی هەمەلایانی ژن و پیاوی ڕاگەیان بەو تەمەنە کورتەی خۆیەوە کە هەیەی توانی ئەمە بێنێتە پێشە و دین وەلا بخا لە نێو ئەم یاسایە ئەگەر کۆمەلگەی کوردستان بێنێتە بەرچاوی خۆی کە ئەمە لە دەستوری ئێمە و لە یاساکانی ئێمە ڕووبە و هەروەها لە سیستەمی خوێندن و پەروەردە ئەمانە با بڵین مناڵانی ئێمە زانست و معریفە و کراوەیی و گەشەی مێشک و گەشەی با بڵین گەشەی بەدەن و مێشک بخوێنن چەنە جیاوازی هەیە لەوەی کە مێشکیان لە چوارچێوە بدرێت بە بیر و باوەڕێکی تایبەت بە دینێکی تایبەت کە ئەتوانن مێژۆکەی بخوێنن و مێژووی دینەکانی تر بخوێنن لەگەڵیا و زانیاری پێیاکەن وەک بۆ خۆیان هەڵبژێرن ئایا ئەم دینیان پێخۆشە یا شتێکی تریان یا بیرروڕایەکی تریان پێخۆشە بۆیە ئەڵێم جیاکردنەوەی دین لە دەوڵەت ئەم قازانجانەی هەیە بە بڕوای من ئەتوانێت زۆرێک لەو هەڵاواردن و جیاکاریانەی بەرامبەر بە ژنانەکرێ بەرامبەر بە مناڵانەکرێ بەرامبەر بە خەڵکی ئازادی خواز و سکولارەکرێ لەم کۆمەلگایە لای بەرێ هەر ئێستا ئێمە مادەمان هەیە لە یاسایە کە هاوڕەیەکمان لەبەر ئەوەی لە فەیسبووکی خۆی لەسەر ئازادی ڕادێربڕین شتی نووسیوە لە سەردین براوەتە دادگا لەسەر ئەوە ئەمانەی تیا نامێنێت ئەو کاتە کە تۆ سیستەمێکی سکولارت هەبێ ئازادیەکانی ئینسان دەپارێزێ بوار دەدا بە گەشەکردن بوار دەدا بە داهێنان بوار دەدا بە ئازادی فکر و ئەندێشە و حتا بواری هوەریەکەت بواری ئەدەب بواری چوزام تەمسیلکردن هەموو ئەمانە بە بڕوای من ئەگەر نمونەی کاریگەری جیاکردنەوەی دین لە دەوڵەت وەرگری لە مێژووی ئەوروپایە چۆن توانی تەکان بدا بە هەموو ئەم بوارانەی ژیان ئینسان و کۆمەلگەی بەشەری چ داهێنانێکی هێناوە لەو کاتەوە کە هەژمونی دین نەما بەسەر ژیانە ئەگەر کۆمەلگەی کوردستان بتوانێت ئەمە بەدەست بێنێ کە دین لە دەوڵەتەکەی جیابکاتەوە ئەتوانێ ئەو ڕۆشنگەریە ئەو پێشکەوتنە ئەو گەشە سەندنە ئەو داهێنانە لە ئەوروپا ڕوویدا ڕوو بکاتە ئەم کۆمەلگایی ئێمە و پرۆسەکەی دەست پێ بکا لێرەش بەڵێ گۆناخان ئێوە جگە لەوەی خاڵە بنچینەیەکانتان وەکو ئامانج داڕشتووە بەڵام بەرنامەتان چیە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا کار لەسەر پرۆژەی نێوەندەکەتان بکەن نێوەندی سیکۆلار لە کوردستاندا بەڵێ ئێمە سەرەتا بۆردێکمان پێکێناوە کە بۆردی دامەزرانی ناوەندەکەیە لە ڕێگەی ئەم بۆردەوە چەند هەیئاتێکی جۆراوجۆ دروست دەکەین یەکێ لەوانە دەستەی بەڕێوەبردننی ناوەندەکە کە بنکەی سەرەکی لە کوردستانە بێ و لە دەرەوەی وڵاتیش نوێنەرایەتی لە چەند وڵاتی جۆراوجۆر و بەپێی ئامادەیی چالاکەکانی دروست دەکە لە ناوەوەی کوردستان هەوڵەدا گۆڤاری هەبێت و هەروەها لە بواری میدیایە ئەو میدیایی کە هەر ئێستا هەیە بە شێوەیەکی چالاکانە هەڵوێز وەرگێ لەسەر ڕووداوەکان بەرگری بکە لە دەنگی ئازادی خوازی بەرگری بکە لە یەکسانی ژن و پیا و بەرگری بکە لە گۆڕانکاری لە خوێندنگاکان و لە سیستەم و منهەجی خوێندنە و لە هەمان کاتە هەوڵە لەسەر ئاستی یاسا و دەستورەکان دەستەی تایبەت بە نووسینەوەی پرۆژه یاسا بۆ منە پرۆژه یاسای باری کەسێتی بگۆڕێ بە یاسایەکی یەکسان لە نێوان ژن و پیاوە
پرۆژە یاسای سزادانی کە کاری پێکرێ ئێستا بگۆڕێ بە یاسایەکی سکولار و لەسەر بنەمای مافەکانی مرۆڤ. ئێمە ئەم پرۆژە یاسایانە لە ڕێگەی دەستەیەکی تایبەت لە پارێزەران و ئەوانە ئامادەکەین و پێشکەشی پەرلەمانێکین. لە هەمان کاتە هەوڵە دەین کە لۆبی پەرلەمانی دروستکەین لە تەواوی کونج و کەلەبەری ئەم کۆمەلگایە لە مامۆستایانی خوێندنی سەرەتاییەوە بیگرە هەتا مامۆستایانی زانکۆکان هەتا ژنان لەسەر شوێنی کاریان هەتا وەکو خەڵکان لە نێو میدیاکانە لە هەموو بوارەکانە لە نێو پەرلەمانیشە خەڵکانی سکولار و ئازادی خواز هەیە. ئێمە هەوڵە دەین لە ڕێگەی ڕاکێشانی هاوپشتی ئەم کەسانەوە و کۆکردنەوەی توانایەکانەوە لە ڕێگەی چەندین دەستەی ڕێکخراوی جۆراوجۆرەوە و پرۆژەی جۆراوجۆرەوە کاریگەری دانین. ئێمە پێمان گرنگە پێش هەموو شتێ ڕای گشتی کۆمەلگا سەرنجی ڕایگشتی ڕاکێشین بەلای ئەم مەسەلەیە و ڕایگشتی بێنینە پاڵ ئەوەی کە سیستەمێکی سکولار پێویستە. دواتر لە ڕێگەی هەم لۆبیەوە هەم چالاکی مەدەنیەوە و هەم ڕۆشنگەری و مەعریفەوە بتوانین فشار دروستکەین لەسەر سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان کە خۆی بگۆڕێ ئاڵوگۆڕ دروستکە لە خۆیە کە سیستەمێکی ینی بۆ مانایی دەتانەوێت لە ڕێگەی فشارەوە فشار بۆ سەر حکوومەت دەسەڵاتدارێتی لە هەرێمی کوردستان دروست بکەن کە بێتە ژێڕشێفی بەرنامەیەکی هاوشێوەی نێوەندەکەتان یاخود ئەوەیە دەتوانەوێت لەگەڵ حکوومەتە هەمانجی بکەن بۆ هێنانەکەی بەرنامەیەکی وە. ئێمە من ناتوانم بڵێم ئەمەیانە یان ئەوەیانە ئەبێ ئێمە ئەومان لەبەر چاوبێک کە ئێمە ناوەندێکین لێرە لە هەنگاوی یەکەمە وەکوتم لەسەر ڕای گشتی کارەکەین و لەسەر پەرلەمان و لەسەر دەسەڵاتی سیاسی کارەکەین واتە ئێمە پرۆژە دروستەکەین پێشنیار ئەدەین هەڵوێست وەرەگرین بۆیان ئەنێرین و لەگەڵیان لۆبی ئەەکەین قسە ئەەکەین. بەڵام لە هەمان کاتە ئێمە پشتمان بەستووە بەو دەنگەی کە لە نێو کۆمەلگاوە هەیە واتە ئێمە چالاکی مەدەنی بەڕێخین کۆڕ و سیمینار ئەگرین و لەوانەیە دەستبەرین بۆ چالاکی جۆراوجۆر کەمپین بەڕێخین یەکێ لەو کارانەی کە بنەمایە کە بێ بۆ کار و چالاکی ئێمە بەڕێخستنی کەمپینە دەنگ بەرزکردنەوەیە لە نێو کۆمەلگاوە بۆ ئاسی دەسەڵاتی سیاسی. بۆ نمونە ئێمە ئەمانەوێ خوێندن و پەروەردە سیستەمی خوێندن و پەروەردە بگۆڕێ بە سیستەمێکی سکولار ئەمانەوێ ئەو شتانەی کە با بڵین عقلی مناڵەکانمان لە چوارچێوە ئەدا لە نێو خوێندنگاکانە قەدەغە بکرێ ڕێگەی لێ بگیرێ هەژمونی دین بەسەر خوێندنە بەسەر پەروەردەیە قەدەغە بکرێ. ئەمانەوێ چەندین پرۆژەی جۆراوجۆرێک کە ئێمە کاری لەسەرەکەین بەڵام پشتیوانی ئەسلی ئێمە لە نێو خەڵکەوەی لە نێو ئەو دەنگەوەیە کە لە نێو کۆمەلگەی ئێمەوە هەیە کە وەکوتم پێشتر کە تینووی بەڵام پێتوانیە کە ئێوە دەبێت لە حکوومەت و لە سیستەمی حکومڕانیەتی لە هەرێمی کوردستان بگەێنن کە ئەم بابەتە یان باڵێ ئەم پرۆژەیە پرۆژەیەکە لە پێناو بەرەو پێشەوەبردننی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و ڕووپشاندانی ڕووی حکوومەتێکی مۆدرنە لەسەر ئاستی جیهاندا و یارمەتری دەرێکی باش دەبێت بۆ بەرەو پێشەوەبردننی دۆخی کوردستان. بەڵێ بەرز من باسم کرد بە دڵنیایی ئێمە لە ڕێگەی پێشکەشکردنی پرۆژەکان و دروستکردنی لۆبیەوە لەگەڵ حکوومەت قسە دەکەین و دەچینە پێش و پێشنیارەکەین و ڕۆشنگەری ئەەکەین لە ڕێگەی کۆڕ و سیمینارەکانمانەوە با بڵین ئێمە ناوەندێکین کە ئەمانەیە لەسەر هەموو ئاستەکانە ئەم پەیامی سکولاریزمە بینینە نێو کۆمەلگای کوردستانەوە لەسەر ئاسی دەسەڵات و سیستەمەکان و لەسەر ئاسی یاساکان لەسەر ئاسی کۆمەلگە و لە نێو کۆمەلگەی شاواتە لە هەموو بوارە لە هەموو ئاستەکانە ئێمە کارەکەین هەم لەگەڵ حکوومەت و هەم پشتیوانەکەمان من باسم کرد کە پشتیوانی ئێمە دەنگێکە بێ لە کۆمەلگاوە خواستێکە بێ لە کۆمەلگاوە و هەمیشە پشت بەوە ئەبەسین لە خوارەوە بەهێزێکە خەڵک دێتە پشتی و خەڵک پشتیوانیمان لەیەکە. بەڵێ هەروەکو چۆن ئێوە با گوڕتونیشی باشەوە با پرۆژە و بەرنامەی باشەوە هاتوونەتە نێو ساحەکە و ناوەندەکەتان ڕاگەاندووە بەڵام پێتاوانیە کە بربەستیشتان بۆ دروست دەبێت لەم بارەیەوە بە دڵنیاییەوە ئێمە هەروە لە ئاسمانەوە شتێکی وامان نەهێناوە ئێمە هوشیارێکی تەواومان هەیە بەو ڕێگریانەی کە دەکەوێتە بەردەممان بەو هێرشانی کە لەوانەیە بکرێتە سەر هەم ناوەندەکە هەم ئایدیەکە هەم کەسایەتەکانی نێو ئەم ناوەندە بەڵام بە بڕوای من ئێمە چارێکمان نییە تەنها ئەوە نەبێت کە ئەم ڕێگەیە دەست پێ بکەین و ئەم ڕێگەیە ببڕین و ئەم دەرگایە بکەینەوە و من جارێکی ترە لەمەوە کە زۆر خۆشحاڵانە لە هەمان کاتا کە ئێمە وەکو گروپێک لە خەڵک لە کەسان کە پێکەوە توانیمان ئامانجێکی هاوبەش گرێ بدەینەوە پێکەوە و بڕیار بین کە کار بکەین
لە هەمان کاتە ئێمە هاتینەوە لە کوردستان سیرەکەین گروپی تر هەیە کۆمەڵی تر هەیە کە کۆبوونەتەوە لەسەر هەمان پرۆژە قسە ئەکەن لەسەر هەمان کار قسە ئەکەن و پێش ئێمە ماوەی لەو پێش ڕێکخراوێکی تر دامەزراوە بەڕیاوی ڕێکخراوی دابڕانەوە بە هەر جیاوازیەکەوە کە ئێمە هەمان بێ ئەمانە هێشتا بواری تایە کە هاوکاری بکەین هاوپشتی بکەین و بیرمان نەچێ کۆمەڵگەی ئێمە ئەمڕۆ دەست پێ ناکا بە مەسلەی ئازادی خوازی و مەدەنیت ئێمە خەڵکێکی زۆر هەیە ئەم ڕێگەیان بڕیوە لە پێش ئێمەوە ئێمە جوڵانەوەیەکمان هەیە لەسەر مەسەی دژی تونند و تیژی لەسەر ژنان جوڵانەوەی ڕێکخراوەکانی ژنانمان هەیە ئێمە ڕۆژنامە نووسانمان لەسەر ئازادی ڕادەربڕین قوربانی گەورەیان داوە و هەوڵیان داوە کە ئەمە بچەسپێنن واتە سەروەت و سامانێکی گەورە هەیە لەم کۆمەلگایە کە دەبێتە هێز لە پاڵ ئەم هێزەی ئێمەیە و ئەوەشمان بیر نەچێ کە ئەم کۆمەلگای کوردستان خاوەنی دەیان ڕۆشنبیر ئەکادیمی خەڵکانی نووسەر خەڵکانی بەتوانایە مامۆستای زانکۆیە کە لێرە و لەوێ بە تاک و بەکۆ کارەکەن لەم نێوەیە و پێشتر کاریان کردووە دەنگیان ئەمە یەکەم جار نییە بەڵام ئێمە هەوڵ دەدەین ئەم دەنگانە کۆ بکەینەوە و یەکیان بخەین و هێزەکەی گەورەترکەین. بەڵێ گۆناخان بێگومان هاتنەکایی دۆخێکی هاوشێوەی ئێستا لەوە سەرچاوی گرتووە کە تاوەکو ئێستاکە جۆرێک لە پێڕەوکردنی حزبایەتیی تەسک و بەرژەوەندی حزبایەتی هینایەتی پێشەوە ئەم نێوەندەی ئێوەش کار بەم شێوەیە بکاتن و حزبەکان پێیان وا بێ کە ئەمە کاریگەری دەبێت لەسەر دۆخی حزبەکەیان یان جۆرێک لە شێوازی هاوشێوە ئایا هەمیشە ڕەچاوی ئەم خاڵەتان کردووە ئێوە؟ ببوورە تێنەگەیشتم مەبەستەوەی ینی بە ئێمە بڵێن سەر بە حیزبەکەن؟ نا مەبەستمەوەیە کە لە ڕابردوودا تاوەکو ئێستاکە جۆرێک لە حزبایەتی پێڕەوکراوە کە بنەماکانی کۆمەڵگەیکی پێشکەوتوو لە بەر چاو نەگیراوە بەقەت ئەوەی کە بەرژەوەندی حزبەکان لە پێشەوە گیراوە. ناوەندی ئێوە هەوڵ دەدا بۆ ڕۆشنکردنەوەی بیری تاکەکانی کۆمەلگا کە بێگومان ئەمەش جۆرێک لە کاریگەری دەبێت لەسەر حزبەکانی کە بەتەشی بیر دەکەنەوە. ئایا لەم ڕوانگەیشتەوە هەست ناکەن کە بربەستێکتان دێتە پێشەوە؟ ئێمە لە سەرتاوە ئەو بڵێم هەروەکو ئاماژەم پێیا لەسەر هەموو ئاستەکان کارەکەین کۆمەڵگەی کوردستان وایە ئەو شتە زۆر واقعیە زۆر ڕاستەقینەیە کە حیزبەکان بەرژەوەندی حیزبی دەستی بەسەر هەموو جۆرە بەرژەوەندەکانی تراگرتووە بەڵام ئێمە ئەگەر سبەینێ یەکێ لەم حیزبانە یا چەند حیزبێک لەمانە بڵێن ئێمە پشتیوانی لە سکولاریزمەکەین پشتیوانی لە دروستکردنی سیستەمێکی سکولاریەکەین لە هەرێمی کوردستان ئێمە پێشوازی لەواکەین لە هەر حیزبێ لە هەر لایەنێ لە هەر ڕێکخراوێکە خۆی بە پشتیوانی ئەم ئامانجە بزان ئەم ئامانجانە بزانێت کە لە گەڵاڵەنامەی سکولاریزم لە کوردستان هاتووە لە هەمان کاتە ئێمە وەکو ناوەندێکی سەربەخۆ خۆمان ڕاگەیاندووە و هەوڵین نەک هەوڵین بەڵکو هەوڵین سەربەخۆی خۆمان بپارێزین لەوەی کە هەژمونی هیچ حیزبێک یا لایەنێک با بڵێن داگیری بکات و یاخود دەستی بەسەرا بگرێ و هەر پێکهاتەکەشمان لە ئەساسەوە پێکهاتەیەکی زۆر تێکەڵە بە بیرروڕای جیاوازەوە هاتوین بە ئایدۆلۆژیا و فکری جیاوازەوە هاتوین بەڵام ڕێکەوتوین لەسەر ئەوەی کە من لێرەوە گرنگە ئەمەش بڵێن بۆ کۆمەڵگەی کوردستان و تەنانەت بۆ هەموو ئەوانەی کە ئەندامی نێو حیزبەکانن سکولاریزم مڵکی هیچ کەس نییە سکولاریزم سەر بە هیچ ئایدۆلۆژیایەک نییە سکولاریزم سیستەمێکە کە ئەتوانێت قازانج تەنانەت سکولاریزم مەسلەیەکی چینایەتیش نییە مەسلەیەک نییە بڵێن بۆ چینی کرێکار باشە یا بۆ چینی سەرمایەدار باشە سکولاریزم ئەتوانێت خزمەت بە هەموو کۆمەلگا بکات لەو بارەیەوە کە ئەگەر ئازادی بۆ هەمومان دەستەبەر بێ ئەگەر یەکسانی بۆ هەمومان دەستەبەر بێ ئەگەر فەزایەکی کرانەوە بیرکردنەوە معریفە بۆ هەمومان دەستەبەر بێ ئەو کاتە ئێمە با بڵێن هەمومان بەهرەمەند دەبین لە دەستکەوتەکانی ئەم ئازادیە و تەنانەت من لێرەوە بڵێم تەنانەت خەڵکێک کە ئێوێ بە سەلامەتی دینی خۆی ممارەسە بکات و خەریکی چوزانم تقوسە دینیەکانی خۆی بێ بۆ ئەو کەسەش جۆرێک لە ئارامی دەرونیە هێنێ جۆر لە ئارامی کە هیچی تر ئەیکی نابێت کە بێت فەرزی ئەفکاری خۆی بەسەر خەڵکی ترا بکات فەرزی دینی خۆی بەسەر خەڵکی ترا بکە هەروەکو چۆن ئێستا داوای لێەکەن بۆیە بە بڕوای من قازانجی هەیە بۆ هەموو چین و توێژەکانی ئایندارەکانیش گۆناخان کەواتە ئایندارەکانیش سوودمەندن لە سیستمێکی سیکۆلار لە کۆمەڵگادا بەڵێ من پێم وایە ئایندارەکانیش سوودمەند دەبن بەڵام ئێمە ئەوێ بیرمان لای ئەوە بێکە
هێزی ئیسلامی هێزەکانی ئیسلامی سیاسی لەم کۆمەلگایە و بەشێکی ترکە بە حساب هێزی حیزبی نین یاخود سیاسی نین بەڵام هەر هێشتا کاریان بەوەیە زیاتر جۆرێک لە دەسەڵات خوازی و خزمەتکردن بە یاخود بە دەسەڵاتی ئێستا و جۆرێک لە بەرژەوەندی خوازی هەیە بازرگانیکردن بە دینداریەوەیە هەیە لێرەیە بۆیش پەیامەکانیان ئەوەندە توندە و ئەیانەوێ هەموو کەسێ بچێتە ژێرباری ئەو شتێک کە ئەوانەیانەوێ بەڵام خەڵکی نێو کۆمەلگا کە بێوێ وەکوتم کە بێوێ دینی خۆی ممارەسە بکە سکولاریزم ئازادی تەواوی بۆ دەستەبەرەکە و ئەو یەکسانی ئەکا لەگەڵ هەموو ئینسانەکانی ترا لەو شەڕە نەجاتی ئەیە کە تۆ وەکو ئینسانێکی دیندار ئەبێ لە شەڕابی لەگەڵ ئەو خەڵکانەی لەوانەیە سەر بە دینێکی تر بن یاخود وەکو تۆ باوەڕەکەیان جێبەجێ نەکەن بە بڕوای من زەخت و فشارێکی گەورە لا ئەبا لەسەر خەڵکێک کە ئەوێ بۆ خۆی دینەکەی خۆی وەکو تاکێک ممارەسە بکە و بیباتە ڕێوە. بەڵێ بەڕێز گۆنا سعید ئەندامی دامەزرێنەری بۆردی نێوەندی سێکۆلار لە کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئەڤڕۆ بۆشی تەڵکردنی تێڕوانینەکان یا ئامانجەکانی نێوەندی سێکۆلار لە کوردستان جارێکی دیکە زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا بەم چەشنە دێنە کۆتاییهێنانی ئەڵقەی ئەم جارەی ئەڤڕۆ تاڵقەیەکی دیکە خۆشەویستی پێشکەشی ئێوەی ئازیز بێ.